هەرچەندە دەرگای بەشێک لە قوتابخانەکان کراوەتەوە لەلایەن بەڕێوەبەرەکانیان لەسەر بڕیاری بەڕێوەبەری پەروەردەکان. بەڵام قوتابخانەکان چۆڵن و مامۆستایانی ناڕازی لە بری چوونیان بۆ هۆڵەکانی خوێندن هاتنەوە سەر شەقام و دەڵێن هیچ فشارێک نایان وەستێنێت و با شێوەیەکی بەرفراوان لە بەردەم پەروەردەی ڕانیا گرت بوونەوە. نوێنەرانی مامۆستایانی ناڕازی و وانەبێژانیش دەڵێن ئەوان بە پەرۆشەوەن بۆ گەڕانەوەی خوێندنی ئەمساڵ، بەڵام بە مەرجی جێبەجێکردنی داواکانیان. ئێمە ئەمڕۆ هاتوین بۆ بەرپەرزانەوەی ئەو فشارانەی کە هەمیشە لە سەرمانن و مامۆستایان سار دەکەنەوە بۆی کە بایکوت بشکێن بەبێ دەستکەوت، چونکە ئەوەی کە ئێستا وەزارەتی تەربیە بڕیاری داوە بە هیچ شێوەیەک بە دەستکەوتی نازانین. ئیمڕۆ لێرەین هەرچەندە جەوەکەی سارد و باراناویە، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە بە ورەیەکی بەرزەوە بە دڵێکی گەرمەوە بە گەرم و گوڕیەوە هاتوینەوە سەر شەقام. بایکۆت خواست ویستی ئێمە نیە، بایکۆتێکی ناچاریە. ئەبڕاستی ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان خەمی پرۆسەی پەروەردە و خەمی قوتابیان و خوێندکارانی ئەم نیشتیمانەیە، ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە بەڕاستی دەبێ بڕیار بدەین لەسەر داواکاری مامۆستایانی وانەبێژ مامۆستایانی میلاک. زیاتر لە 15 دانیشتنی کردووە کە ئەنجومەنی وەزیران دانیشتنێک لە دانیشتنیەکان تایبەت نەکردووە لەسەر ئەم داواکاری مامۆستایان هەیە کە یەک گوەرز لەسەر جادەن. ئێمەش بۆ خۆمان منداڵمان هەیە، ئێمەش خەمی ئەو منداڵانەمانە کە لە ماڵن. ئێستا حالێ دوو منداڵی حەزانم لە ماڵێ بەجێهێشتووە، بەڵام ناکرێ یعنی هەتوو هەر لە ڕاڕای ئەوەی بیکەی موچە دێ. دەیبزانم ئێستا موچەی مانگی یەک دابین کراوە بەداخەوە نەخێر. لە کابینەی نۆیەمی حکوومەتدا لەژێر سەتری دز و جەردەیە خوێندنی ساڵێکی مەکتەب فەوتە. بەشێک لە قوتابیان و کەسوکارەکانیشیان دەڵێن پشتگیری داواکاری مامۆستایان دەکەن بۆ بەدەستهێنانی مافەکانیان و حکوومەت و پەروەردەش با خەمسار دەزانن لە ئاست پەککەوتنی پرۆسەی خوێندن. ئەمڕۆ هاتوین ئەو بایکۆتی کە ئەوان دەستیان پێکردووە بە ئیرادەوە سەری بخەین بەسەر ئەو دەسەڵاتە دز و گەندەڵ و چەتانەدا کە ئەوان دەیانەوێت ئیرادەی مامۆستا بشکێنن. لەمانەوە ئیرادە پارێزراوتر بێ بۆ ئەوی بتوان جارێککە بایکۆت نەکەنەوە، بۆ ئەوی ساڵێککە خوێندنی منداڵەکانمان نەفەوتێ. وەکو کەسوکاری خوێندکار لێرەین ئەم ئیرادەیە هەر بەرز ڕادەگرین شکۆمەندی بۆ مامۆستا هەر بمێنن. من داواکارم لە مامۆستاکان کە لە بایکۆت بەردەوام لە بێنە ئێمە قوتابی بایکۆت نەشکێن، چونکە سێ مانگ دوو مانگی ما قوتابخانە تاڵێ لەو دوو مانگەش فێری هیچ شتێک نابین. ئەگەر لەسەر داواکرا بایەوە حکوومەت موچەی دابایە بە مامۆستاکان ئێمەش دەمانتوانی بچینەوە بۆ قوتابخانەکان. مامۆستایانی ناڕازی و مامۆستایانی وانەبێژ باز لەوە دەکەن هەرچەندە جەوەکەی سارد و باراناویش بێت ئەوان گەرم و گورتر دەبن لەسەرەوەی داوای مافەکانیان بکەن و داواکاریەکانیان جێبەجێ بکرێت. بازیش لەوە دەکەن ئەوان بە پەرۆشەوەن بۆ ئەوەی بچنەوە ناو هۆڵەکانی خوێندن، بەڵام بێ ئەوەی داواکاریەکانیان جێبەجێ بکرێت شەقام چۆڵ ناکەن و ناسنەوە ناو هۆڵەکانی خوێندن. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ڕانیا.